کەمێک بەر لە ئێستا هێزەکەی پێشمەرگە گەیشتە کۆبانێ لە کاتی چوونیشان تەقینەوەیەک لە کۆبانێ ڕوویدا و فڕۆکە جەنگیەکانیش بردومانی چەکدارانی داعشیان کرد. حکوومەتی سووریا ڕاگەیان ڕێگەدانی تورکیا سەبارەت بە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ پێشێلکردنی سەروەری خاکی سووریا و یاسا و بەڵێننامە نێودەوڵەتیەکانە. ئەژانجبوری ڕاگەیان دژی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمە و لەگەڵ ناردنی پێشمەرگەشە بۆ کۆبانێ. سڵاوتان لەبێ بەڕێزان. چەکدارانی داعش ئاراستەی شەڕیان بەرەو باکووری کۆبانێ گۆڕیوە و بە سەختیە و ناوچەیە بردومان دەکەن کە تاکە دەواازەی گەیاندنی هاوکاریە بۆ شەڕوانانی یەپەکە. کەمێک بەر لە ئێستا شێزەکەی پێشمەرگە گەیشتە کۆبانێ. چلو شەش ڕۆژە بەبێ وەستان شەڕ بە سەختی لە شاری کۆبانەی خۆراوەی کوردستان دەکرێت. شەروانانی یەپەکەش سەرڕای کەمی پێداوی سێ سەربازیەکانیان بەشێکی زۆری یێرشەفراوانەکانی چەکدارانی داعشیان تێکشکاندووە. هەرچەندە پێشتر شەڕ و پێکدادانەکان لە هەر سێبەرەی ڕۆژهەڵات و ڕۆژاو و باشووری کۆبانیەوە دەکرا، بەڵام ئێستا چەکدارانی ڕێکخراوی داعش بە سەختی شەڕەکەیان گواستوتەوە بۆ دیوی باکووری کۆبانێ کە تاکە دەواازەی گەیاندنی هاوکاریە بۆ شەروانان. لە دیوی ڕۆژهەڵاتەوە ناوبەناو شەڕی سەخت ڕوودەدات. لە دیوی باشووریشەوە چەکدارانی داعش بە هاوەند بردومانی ناو شاری کۆبانێ دەکەن و ناوبەناویش شەڕی کۆڵان بە کۆڵان دروست دەبێت. ئارامبوونەوەی شەڕی سێبەرەی کۆبانێ دەگەڕێتەوە بۆ چڕبوونەوەی هێرشەکانی داعش بۆ بەرەی باکووری کۆبانێ. باکووری کۆبانێ دەکەوێتە سنووری تورکیا و کۆبانیەوە و تاکە ڕێگایە بۆ گەیاندنی هاوکاریەکان بۆ شەروانان، هەروەها بۆ چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەو شارەی کە 46 ڕۆژە بەرگری تێدا دەکرێت. لە شەڕەکانیشدا فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بە سەختی بردومانی چەکدارانی داعش دەکەن کە ئێستا بە زۆری بردومانی فڕۆکە جەنگیەکان لە خاکی عێراق و سووریا سنووری کۆبانەی گرتوتەوە و بەشێکی هێرشەکانیش بە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەنجام دەدرێن. Fakat parlamentoda grubu olan partilerin benden bu tür talepleri olması halinde tabii ki دەربارەی گۆڕینی هەڵوێستی تورکیاش بەرامبەر یەپەکە بە تایبەت پاش ڕەزامەندی بەرپرسانیان قەرە بۆ چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ شەروانێکی یەپەکە دەڵێت هەڵوێستی سوپای تورکیا بەرامبەر شەروانان نەگۆڕاوە. وەک شەروانێکی یەپەکە بۆ وێنارتی قسەی کردووتی سەرەڕای ئەوەی چەکدارانی داعش بەردەوام بردومانی سنووری تورکیا و کۆبانێ دەکەن، بەڵام سوپای تورکیا هیچ هەڵوێستێکی نەبووە. وەک شەروانان دەڵێن ئێستاش سوپای تورکیا کاتێک چەکدارانی داعش هێرش دەکەن سەرجەم ڕووناکیەکان هەڵدەکەن، بەڵام کاتێک یەپەکە هێرش دەکات تورکیا سەرجەم ڕووناکیەکان دەکوژێنێتەوە. لەسەر پرسی هاوکاریکردنی چەکدارانی داعش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە ناحەقیەکی گەورەی ناوبردوو وتی وڵاتەکەی هیچ کاتێک هاوکاری ڕێکخراوێکی تیرۆریستی وەک داعش نەکردووە و هەرگیز لەگەڵ هاوکاریکردنیدا نەبووە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لەگەڵ فرانسا و هۆلاند سەرۆکی فەڕەنسا لە پاریس ئەردوغان وتی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش زیاد لە پێویست گرنگی بە کۆبانێ دەدات و دەڵێت پێویستە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش گرنگی بە ناوچەکانی دیکە وەکو ئیدلیب و حەما و حەمەس یان ئەو ناوچانەی عێراق لەژێر دەستی داعشدان گرنگیان پێ بدرێ. دەربارەی داواکاری هەدە بەش بۆ ئەنجامدانی خۆپشاندان بۆ پشتگیریکردنی کۆبانێ ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا هاتە سەرخەت و ڕایگەیاند بانگێشکردنی خەڵک بۆ سەرشەقام ڕێگەیەکی سیاسی و یاسایی نییە و بە نێرێنی وەسفی کرد. هونەر ئەحسان NRT. نێراومان ئەیاز حەسەن لە کۆبانەوە لەگەڵمانە بۆ دوا زانیاریەکان. ئەیاز شەو باش، دوا گۆڕانکاریەکان بۆ ئێمە بخەیتە ڕوو. باش بەێ پشتی چوونایزە پێشمەرگەین کوردستانی
چەکدارێن داعش بزافکردە بڕێیا تۆمبیلەکە بۆمبەکیری خۆ نێزی دەریە سنوور بکەن لێ لە دووردا ji bal şervanên mîkînên parastina geliye pegê hatiye teqandin ew torombêl di heman demde îşev sê caran heya niha balafirên Amerîka û hevpeymanên wê hin ciyên çekdarên Daeş li başûrê Kubanê û rûşelatê Kubanê bordûman kirin. Ewan ha jî dihêz dîtin li Kubanê li başûrê rûşelatê Kubanê û rûşelatê Kubanê jî şer berdewam lê giraniya şer pitir li rûşelatê Kubanê di heman demde li Rûşavayê Kubanê jî car bi car dengê teqayan dihêz bîstin. زۆر باشە ئایا باسی گەیشتنی هێزەکانی پێشمەرگەمان بۆ ناو کۆبانێ بۆ بکە یەپەکە چۆن پێشوازی لە هێزەکانی پێشمەرگە کرد بله پێشوەختی یەپەکێ ڕاگەهاند بۆ گۆر پەیوەندگێن مەرگەل هەر شەڕوانی یەپەکێ و دامادە باشیێدانە بۆ پێشوازیە پێشمەرگێن هەرێما کوردستانê demê çûnawan bû nava Kubanê lê ewanha jî te peywendiyên me diger şervanên yepekî amade başêka temam hatiye kirin rê ji hên ewlehiyê hatine girtin bû derbasbûna hêza pêşmergeyên herêma Kurdistanê ji wan nimûna jî ku îşev demê hêza pêşmerge derbasî nava Kubanê bû ku çekdarên Daeş bi torombêleka bombekirî xastiye em nêzî deriyê Sinûr bibîtin lê ji bal şervanên yepekî ew torombêl hatiye teqandin û şofêrekî xwekujî çekdarên Daişê bi torombêl ve hat nav birin. ئەس باست کرد کە شەڕێکی قورس لێ سادا لە ناو کۆبانێدا هەیە هێزەکانی پێشمەرگە بەشدارێکی ڕاستەوخۆیان لەو شەڕەدا کرد ئەم شەو بەلە ڕۆژهەڵاتێک کوبانێ و باشوورە ڕۆژاوای کوبانێ شەڕ بەردەوامە لێ حیانها توگاهێن پشتڕاست ناهێن زانین کە ئیشەف هێزە پێشمەرگەین کوردستانی بەشداری شەڕێت دژی چەکدارێن داعش کردە مل بمرێن هێزن یەپەگێ یاننا زۆر باشە کەواتە زانیاریمان لەسەر ئەو چەکانە بەرێکە بە هێزەکانی پێشمەرگەیە بوون ئەمڕۆ ئایا ئەو چەکانە سوودی لێ وەرگیراوە بۆ ئەو شەڕەیەم شەوکرا دەستێگە شەڕێ لە دەمژمێ 6 شەڕ بەردەوامە حیانە بەریە هێزە پێشمەرگەجی دەربازی ناوە کوبانێ و بیتن شەڕ بەردەوام بوو لە هەردوو بەرەیەن شەر لە ڕۆژهەڵات و لە باشوورێ ڕۆژاوە لە پشتی چوونە هێزە پێشمەرگەیجی دە هەروان ئاراستەین لە دەمژمێر شەشی ئیشەر شەڕ دەهاتکردن هەر شەڕ لەوان ئاراستەیان بەردەوامە هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵاتێ کوبانێ لێ ناهێزانی کە ئیشەر پێشمەرگەی هەرێما کوردستانê mil bi milê hêzên yekînên parastina gel bejarî li şerê dijî Daeş kiriye yan ne ئاز باسی زیانەکانی شەڕەکەی ئەم شەومان بۆ بکە ئەوەندەی زانیاریت هەبێتەوە بەڵێ لە کۆڕوان ئاگاهیên destpêkî gihane destime li şerê îşev bitayبet li Rojhelatê Kubanê ku heyanha agahî li şerê başûr nayên zanîn Rojhelatê Kubanê bas wê çendî têdkirin ku çar çekdarên Daeş heyanha hatine koştin lê agahiyekê zelal li ser şerê başûrê Rojavayê Kubanê heyanha li berdest zanîne ئەس ئەو شەڕە قورسەیەکە ئێستا باسێکی کە لە ناو کۆبانەدا هەیە ئافرۆکێز جەنگەکانیش بردومانەکەن بەڵێ بێگومان لەگەڵ چوونە هێزە پێشمەرگەی هەرێما کوردستانی شەستێ جاران بالافرێن شەڕکردن ئەمریکا جارێک لە باشوورێ کوبانێ جارێکجی دوو جارجی لە ڕۆژهەڵاتێ کوبانێ بۆمبەکردینە لێ هەیانها ئاگاهیژی دیسا لە دوور زیانên bordumana firokên cengên Amerîkayê nahêzan li ser mulkên çekdarên Daişê. زۆر باشە کەواتە ئەس دوا پرسیارم بۆ تۆ دوایەوەی کە هێزەکانی پێشمەرگە گەشتە ناو شاری کۆبانێ باسی هەڵوێستی سوپای تورکیامان بۆ بکە ئایا ئەوان هەڵوێستیان چۆنە؟ بڕاستیژی لە دەمێت چوونە هێزان پێشمەرگەین هەرێما کوردستانê بۆ کوبانê سوپای تورکیا لەشکرên تورکیا rewcihên emniyên tund kirbîne ber ku hêz ku xelkekî zor xwe amade kiribû pêşwaziya hêza pêşmergeyên Kurdistanê lê tu awayeke reyên serekên navbera Kubanê û qeza Firsûsê daxistin di heman dem de rêneda rojnamenivîsan jî nêzî hêza pêşmerge bibin û awayê romalkirina wan bû Kubanê ئەسکەرم نێراوێنارتی لە کۆبانەوە سپاس بۆ زانیاریەکانت
حکوومەتی سووریا ئیدانەی هەڵوێستی تورکای کرد سەبارەت بە ڕێگەدان بە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ و ڕایگەیان ئەو کارەی حکوومەتی تورکیا پێشێلکردنی ئاشکرای سەروەری خاکی سووریا و یاسا و بەڵێننامە نێودەوڵەتیەکانە. وەزارەتی دەرەوەی حکوومەتی سووریا لە بەیاننامەیەدا کە لە پێگەی فەرمی وەزارەتەکان بڵاوی کردوتەوە ڕایگەاندووە جارێکتر مەبەستی تورکیا بە پلانگەری و بەزاندنی سنووری سووریا بە ڕێگەدان بێزی دەرەکی بۆ چوونیان بۆ کۆبانێ کە ئەو بەعینەڵعەرەب ناوی بردووە ون بووە یاخود ڕوون بووە ڕاشیگەاندووە ئەو کارەی تورکیا پلانگێڕیە دژی یەک پارچەی خاکی کۆماری سووریای عەرەبی. ئەویش بەوڵدان بۆ قۆستنەوەی خۆراگری خەڵکی کۆبانە بە مەبەستی دروستکردنی ناوچەیەکی دابڕاو لە خاکی سووریادا. هاوکات وەزارەتی دەرەوەی سووریا لە کۆتایی بەیاننامەکەدا پشگیری خۆی بۆ خەڵکی کۆبانێ و پاراستنی یەک پارچەی خاکی سووریا دووپات کردوتەوە. وەزارەتی مافی مرۆڤ عێراق ئاشکرای کرد لە ناوچەی شنگال و دەوروبەری تەرمیدان هاوڵاتی شنگالی کە بەدەستی داعش کوژراون بۆ لافاوی ناوڕاست و خواروێرا قۆڕا ماڵراون و تەرمەکان دەرکەوتون. لە بەیاننامەیدا وەزارەتی مافی مرۆڤ عێراقی ئاشکرای کردووە بەهۆی ئەو باران و لافاوی ناوچەی شنگال و دەوروبەری گرتوتەوە دەیان تەرمی قوربانیانی ئێزیدی کە لە سەردەستی داعش کوژراون لە گۆڕی بە کۆمەڵدا شاردراونەتەوە و بەرەو ناوچەکانی خواروتر ڕاماڵراون و کەوتونەتە سەرزەوی. لە بەیاننامەکەدا ئەوە شاتووە چەکدارانی داعش هەردوو مەزاری محەممەد ڕەشاد و ئیمادەدینیان لە ناوچەکەدا تەقاندوتەوە کە بە دوو مەزاری پیرۆزی کوردانی ئێزیدی دادەنران. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاشکرای کردووە ئەوان بارزانیان ڕازی کردووە کە ئاواز لە پرسی دەوڵەتی سربەخۆی کوردی بێنێت و کورد لە چوارچێوی دەوڵەتی عێراقدا بمێنێتەوە. جوانکری وەزیری دەرەوەی ئەمریکا لە میانی بەشداریکردنی لا کۆڕبەندی بیرروڕاکانی واشنتن ڕایگەاندووە لە کاتێکدا کوردەکان بەرەو سربەخۆی هەنگاویان دەنا مەزۆت بەرزانی ڕازی کرد لە چوارچێوی عێراقدا بمێنەوە. وتیشی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بە ئاسانی پێک نەهاتوو باڵێزی ئەمریکا لە عێراق و بەریت ماگۆرگ یاریدەدەری سەرۆکی ئەمریکا هەوڵی زۆریان بۆ مەبەستەداوە. جوانکری ئاشکرای کردووە ئەوان استراتیژیەتێکی ڕوونی هاوبەشیان لەگەڵ دۆستەکانیان لە ناوچەکە بە تایبەتی سوننەکان پێکێناوە لە بەرەوەی سوننەکان نیگەران بوون لە سیاسەتەکانی مالیکی لە پێکێنانی سوپای عێراق و دەستێوەردانی ئێران لە کاروباری عێراق و دابەشبوونی تایفە گەریانی کۆمەلگای عێراق. ئەوەشی خستە ڕوو ئەوان توانیویانە پەرلەمانێکی سونی عێراقی دروستکەن کە ڕێگەربوو لە دووبارە بوونەوەی نووری مالیکی بە سەرک وەزیرانی عێراق. هاوکات وەزیری دەرەوەی ئەمریکا ماژەی بۆش کردووە لە هەولێر لەگەڵ بارزانی کاریان کردووە و توانیویانە ڕازی بکەن بە بەشداریکردنی کورد لە حکوومەتی عێراقدا لە کاتێکدا کورد بەرەو سربەخۆیی هەنگاوی دەنا. ماژانجبوری ئەندامی پەرلەمانی عێراق دەڵێ لە دژی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و لەگەڵ چوونی پێشمەرگەشە بۆ کۆبانێ. ماژانجبوری کە لە ڕابردوودا چەندین وتار و لێدوانی لە دژی کورد هەیە لە لێدوانێکدا بۆیان ئارتیوتی کە لەسەر پرسی بڕینی بوجە و موچەی هەرێم بڕوای وایە کە بڕیارەکە سزادانە و ئەو وەک خۆی لەگەڵی دانیە. هەروەها لەبارەی ناردنی هێزی پێشمەرگەشە بۆ کۆبانەوتی داعش ڕێکخراوێکی مەترسیدارە و پێویستی بە هەموو لایەکە ڕوبەڕووی ببنەوە چونکە بەوتەی ئەو ئێستا دۆخەکە مەترسیەکانی داعش بە جۆرێکە نابێ بخرێتە چوارچێوەی ئەوەی کە ئاخۆ دەستوریەیان نا. أولا حيث المبدأ أنا ضد معاقبة الناس بقطع الرواتب. یەکەم شت وەک مەبدە من دژی سزادانی خەڵکم بۆی موچەکانیان ببڕێت. من لە ئێستادا دژی ئەوە موچەی ئەو خەڵکەش ببڕدرێت کە لەژێر دەستی داعشدا دەژین. چ جایەوەی مرۆڤ قبولی بکات سزای فەرمانبەرانیان نەتەوەیەک بدرێت بە بڕینی موچەکانیان. من لەگەڵەوەم خەزێنەی دەوڵەت ببێتە سەرچاوی سەرجەم خێزانەکانی وڵات و بەسەر هەموو وڵاتدا دابەش بکرێت. ئەوە دوو بابەتی هاوپەیوەستی یەکن. لەبارەی ڕوبەڕووبوونەوەی داعش و ناردنی هێزی پێشمەرگە کاتێک شمشێر لەسەر گردنمانە من باسی ئەوە ناکەم ئەم بابەتە دەستوریە یاخود نا. من لەگەڵ شەڕکردنم لە دژی داعش لە هەر شوێنێک بێت وەک چۆن داعشەکان لە هەموو دنیا کۆبوونەتەوە شەڕمان لەگەڵدا دەکەن. ئاواش پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی دژی داعش کۆ ببنەوە لە هەر شوێنێک بێوێت لە دژیان بجەنگن. على القوة المناهضة للدواعش أن تجتمع لمقاتلتهم في أي مكان كان. زۆربەی بەرپرسانی لانە سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەستنی کۆنگرەی نەتەوەییدان و زیاتر لە ساڵێکیشە لایەنەکان لە سەربەستنی کۆنگرەکە ڕێک نەکەوتون و نازدانرێت کێ سەرپەرشتی کۆنگرەکە دەکات و ژمارەی کورسەکانی کۆنگرەکە چۆن و لە نێوان پارچەکانی کوردستاندا دابەش دەکرێت. کۆنگرەی نەتەوەیی پرسێک کە ناوە لایەنە سیاسەکان لە ڕێگەی لێدوانەکانیانەوە دەیخەنە بەرباز
بەڵام ئەم پرسە تەنها لە چوارچێوەی لێدوانەکانیان دەرناچێت و دوجار بیر چۆتەوە. ئێمە نەتەوەیەکین ئەوی بزانین مێژووی خۆمان چۆن بووە. جارێکی تر پرسیبەستنی کۆنگرەی نەتەوەیی لەلایەن هاوسەرۆکایەتی کۆما جڤاکێن کوردستان کەجەکە خرایەوە بەرباز کە لە پەیامێکدا داوا لەلایەنە سیاسەکان دەکات پەلە لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی بکەن. ڕەنگە ئەم داوایە لە ئێستادا زیاتر پەیوەندی بەو ڕەوشەوە هەبێت کە چەکدارانی داعش بۆ سەر هەرێم و ڕۆژئاوای کوردستان دروستیان کردووە. ئێستا کە زیاتر لە 24 کاتژمێر بەسەر ئەو داوایەدا تێدەپەڕێت، بەڵام هێشتا هیچ کام لەلایەنە سیاسیەکان بە تایبەتیش سەرۆکایەتی هەرێم و حکوومەت بە فەرمی وەڵامیان نەداوەتەوە. بەڵام زۆربەی بەرپرسانی لایەنە سیاسیەکانیش لەگەڵ گرنگی بەستنی ئەو کۆنگرەیەدان. بەستنی کۆنگرەی نەتەوەیی بۆ یەکڕێزی نەتەوەیی کووردا و یەکڕێزی و هاوهەلوێستی لایەنە سیاسی و ئەحزابی کوردیە بۆ کۆدەنجی نەتەوەیی و نیشتیمانی. ئەو هەلومەرجەی سیاسی ئێستا لە ناوچەکە ڕوئەدا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژئاوا و لە پارچەکانی تریش. ئەمە خۆی لە خۆیدا یەک ڕێزی لە ناو کورد دروست کرد لەو پارچەیە و یەک ڕێزی دروست کرد لە ناو کورد لە پارچەکانی تریش. ڕەنگەگەلێ جار لایەنە سیاسیەکان گەیشت بن بەو دەرەنجامەی کە کار بۆ بەستنی ئەو کۆنگرەیە بکرێت. دیارترین نمونەشیان سەرەتای ئابی 2013 بوو کاتێک لە شاری هەولێر و بە بەشداری نوێنەری سەرجەم لایەنە سیاسیەکان لە سەراستی هەر چوار پارچەکەی کوردستان چەند کۆبنەوەیەکیان ئەنجامدا، بەڵام سەرنجام بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکان بۆ دەستنیشانکردنی سەرۆکی کۆنگرەکە و دابشکردنی کورسیەکان لە نێوان هەر چوار پارچەکە کۆنگرەکە پەچی کەوت و کارەکانی ڕاگیرا. هەوڵی جدی بەستین بۆ ئەم کۆنگرەیە وە پەیامی نەتەوە کەمان لەو کۆنگرەیەوە بەتەواوی میلەکانی دنیا و میلەکانی ڕەسەڵات و دەوڵەتان و پەرلەمانتارانی دنیا ڕابگەین کە نەتەوەی کورد ئاشتی دەوێت. لەبەرەوە کۆنگرەی نەتەوەیی لەسەر بنەمای ئاشتی دەبەستێ. هۆکارەکانی نەبەستنی ڕەنگە بگەڕێتەوە بۆ هەندێک هۆکاری دەرەکی و هەندێکشی ناوخۆی. داواکردنی بەستنی کۆنگرەی نەتەوەیی لە ئێستادا هاوکاتە لەگەڵ ئەو مەترسیانەی کا لەسەر کۆبانێ و بەشێکی تر لە سنوورەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. پێش دەچێت ئەو داوایی کەجەکە زیاتر پەیوەندی بەو لێک نزیکبوونەوە هەبێت کا لە نێوان کوردانی هەر چوار پارچەکە بەدی دەکرێت. بە تایبەتیش دوای ناردنی هاوکاریە سەربازیەکانی هەرێم و چوونی هێزێکی پێشمەرگا بۆ ڕۆژاوای کوردستان. ئەمە ژوالێک دەدرێتەوە کە سەرکردایەتی کورد گەیشتبێتە ئەو دەرەنجامەی کە ئیتر هەوڵە تاگلایەنەکان نەتوانن بەردەوامی پێ بدەن. وازیەک هەبوو لە نێوان تێڕوانینی پەکەکە و پێیەدا سەبارەت بە دۆخی ڕۆژاوای کوردستان و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ کۆنگری نەتەوەیی و ستراکچەری کۆنگری نەتەوەیی لەلایەک وەلایەتی تریشۆ پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی هۆکاری تر هەبوو. ینی بۆ نمونە هیچێک لە گرفتەکان کە یەکلایی نەبووە چۆنیەتی دابەشکردنی ڕێژەی بەشداری هەر چوار پارچەی کوردستان. دوایین هەوڵی لایەنە سیاسیەکان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردی کە زیاتر لە ساڵێک بەر لە ئێستا بوو دەستەیەکی باڵای بۆ پێکەندرا و چەند کۆبنەوەیەکی ئەنجامدا، دواتر سەرجەم کارەکان وەستێنران. حیزب باڵا دەستەکان بوون بەهۆی ئەوەی کە نەتوانی کۆنگەری نەتەوەی بە ئەنجام بگێنین و یەک لە هۆکارە هەرە گەورەکانی خۆویستی حیزبایەتی کردن خۆم ببم بە سەرۆک ئەوە بوو بە باعیسێکی گەورەکە ئێمە نەمانتوانی کۆنگرە بکەین و حتا لەسەر ئەو ئەقڵیەتەش بین و حتا لەسەر ئەو فکرەش بین ڕەنگە من و تۆ هەزارانی وەکو من تۆ ئارەزوو داخوازمان ئەوە بێکە کۆنگەری نەتەوەی بکەین. بە گوێرەی زانیاریەکان هۆکاری سەرەکی نەبەستنی کۆنگرەی نەتەوەی کورد بۆ ناکۆچی و ململانەی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان دەگەڕێتەوە. هەرچی پارتیە هەوڵی دەدا کە بارزانی سەرۆکایەتی کۆنگرەکە بکات، بەڵام پەکەکە ڕازی نەبوو. لە هەمان کاتیشدا هەردوو حزب هەوڵیان دەدا زۆرترین ئەندامی خۆیان بخزێنە ناو کۆنگرەکەوە. فەرمان محەممەدێن ئارتی، سلێمانی. کامپینێک بۆ هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە پێکێنرا لە ژێر ناونیشانی با پێشمەرگە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببەخشرێن. ئەندامانی کەمپینەکە داواکارن هێزەکانی پێشمەرگە لە پێشینەی هاوسەرگیری و پێشینەی خانوبەرە ببەخشرێن. لەگەڵ بەردەوامی شەڕ و پێکدادان لە چەند ناوچەیەکی کوردستان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش هاوکات بەردەوامی قەیرانی دارایی و کاریگەری لەسەر بار و گوزەرانی پێشمەرگە هەوڵەکان بۆ هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا
کەمپینێک بە مەبەستی هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە لە ژێر ناوی با پێشمەرگە لە پێشینەکان ببەخشرێت ڕاگەیەنرا و تیایدا داواکرا پێشمەرگەکان لەو پێشینانە ببەخشرێن کە بۆ هاوسەرگیری و دروستکردنی خانوبەرە لە حکومەت وەریان گرتووە. ئەو قورسایی کە لەسەر پێشمەرگە هەیە قورسایەکی ناڕەحەتە و ئێمە بۆی بتوانین بۆم کەمپینە بتوانین کۆمەڵێک ئازارەکانە کەم بکەینەوە. ئەم کەمپینەمان ڕاگەیاند و لە سەرەتا دەست بێت دەکەین لە هەرێمی کوردستاندا بە ڕاگەیاندنی کەمپینەکە بۆ ڕایگەشتیەوە لە هەنگاوی دووەمدا هەڵمەتی کۆکردنەوەی واژ کۆکردنەوە لە هەسەر تاسەری هەرێمی کوردستاندا و ئەنجامدانی سیمینارێکی تایبەت ئەوە تەرح دەکەین کە ببیکەن بە پرۆژە یاسایەک و ئامادەی پەرلەمانی کوردستانی بکەین. موچەی هێزەکانی پێشمەرگە لە نێوان 500 بۆ 600 هزار دینارە و ئەمەش بار و گوزەرانی پێشمەرگەی پێ بەڕێوە ناچێت. هاوکات بەشداریکردنیشان لە شەڕەکانی دژ بە چەکدارانی داعش گوزەرانی ئەو پێشمەرگانەی سەختتر کردووە. لە سەرەتای سەرهەڵدانی شەڕ و پێکدادانەکانیش لەلایەن هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە چەندین شێوەی جیاواز هاوکاری بۆ هێزەکانی پێشمەرگە کۆکراوەتەوە. هاوکات ڕاگەیاندنی کەمپینێکیش بۆ بەخشینی هێزەکانی پێشمەرگە لە پێشینەکان لە کاتێکدا بڕیارە ڕێکخەرانی ئەو کەمپینە پرۆژە یاسایەک پێشکەش بە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم بکەن بۆ بەخشینی پێشمەرگە لە پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە. لە ڕۆژانی ئایندا لە چوارچێنها سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ئاگادارەکەینەوە ڕاوێژیان لەگەڵاکەین و ئەوانش ئەتوانن بە پێشکەشکردنی کەسانی پسپۆڕ و شارەزا بە زانیاری هاوکارمان بۆی بتوانین شتێکی باش و شتێکی وا پێشکەش بکەین کە بچێتە خزمەتی پێشمەرگەوە. لە ماوەکانی ڕابردوو لە سەرەتای سەرهەڵدانی شەڕ لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش هاوڵاتیانی هەرێم بە شێوازی جیاجیا پشتیوانی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگە دووپات کردەوە بە جۆرێک چەندین هاوڵاتی وەک خۆبە خشتچوونە ریزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان. شاکار نووری NRT سلێمانی. لە قەزای زاخۆ ژمارەی ئاوارە و دانیشتوانی ناوچەکە زۆر لە یەکەوە نزیکە و نزیکەی 200,000 ئاوارەی ئیزیدی لە قەزاکەدان بۆ هۆی شۆهەلی کارکردن کەم بۆتەوە و لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی زستانیشدا بارودۆخی ئاوارەکان بەرەو خراپی دەچێت و داواکارن خزمەتگوزاری پێویستیان بۆ دابین بکرێت. ئاوارەی و ڕەوشەکە دژوار و نەبوونە مەرجێن ژیانێ دناوە کاڤل و قوتابخاناندا حکوومەت جی دناوبەرە دابینکردن و قەیرانên دارایدا دابینکردنا ژیانە ئاواران تووشی پرزگirêkên ji hevçûn bûye. Heka em bervana kampa yan mesela kampa jî wê axirê mesela dora ma blok înaban ya em ji ba xwe şixwelin yani heta bera amilan neynin. Hesen gelekî pîvî bû ji dîtina şingalê û xwezî rathêlan viyan û bajarperestin di dilê wan da şingala wan vegeriya ba. Yani em ê mirin jî şingalî dilê me dernakin. Em dixwînin ve dixwînin em nivên yani şingalî ji bîriya me naçe yani. Xelkê aware û kartêkirin û kêmbûna delîvên karî ji mirov û torombêlan zêdetir di nav bajarekê biçûk da ji her tiştî zêdetir bûyne. Êzîdiya hatîn ji xelkê zaxo bi tir hatîne vir. Ji wan ziyadtir zîdetir hatîne. Ji wê yekê şixul kêma û zehve beşirî zehve zîde. Wala xelkê zaxo texsîr naka qenc bû ji me re gelekê ciwamêr qenc bû. Mam reşû êk ji wan êzdiyan bû zimanê Kurdî zêdetir çi zimanên dîtir nezanît. Ji ber hindê haşatîkirina desthilatdarên olawan ji neteweya Kurd karvedanên xirab di nava êzdiyan da peyda kirîne. Zimanê min Kurdî heka zibtî de çû. Ez nikarim xeyrînim. Bes dînê me yani em êzidîne. Heka niha şen qelkirka me bê ez êzidî me. Zanî? Ez li ber şen qêbim ez luqa xwe a diyanetê xwe naxeyrînim. Luqa min Kurdî ye. Niha nêzîkî 200,000 awareyan di nava Zaxodan ew jimara xelkê deverê berawer digel awaran 300,000 anku tenê 100,000 mayne xelkê aware hindî xelkê deverê dê lêhin. Ji ber hindê ew xelek niha pêtevî 15 kempan li parêzgeha Duhokê hene û çaveriya çarenivîsê awaran di zivistana îsal da aşkeranîne. Yusuf Musa, NRT, Zaxo.
لە دوای هێوەربوونەوەی ڕەوشەمنی ناحەی قەرەتەپە و نەمانی شەڕ لە ناحەکەدا تا ئێستا بەشێک لە هاوڵاتیان نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. هاوڵاتیانی ناوچەکەش دەڵێن لە ترس و دڵە ڕاوکێدان بۆیە ناگەڕێنەوە. بەرپرسانی ناوچەکەش ئاماژە بۆ دەکەن قەرەتەپە بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراوە و هیچ مەترسێکی لەسەر نەماوە. لەگەڵ دەستپێکردنی شەڕ و پێکادان لە نێوان چەکدارانی داعش و هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە سنووی ناحەی قەرەتەپەی سەر بە قەزای خانەقین تەواوی دانیشتوانی ناحەکە ئاواری ناوچە جێجەکانی هەرێمی کوردستان بوون. سەرەڕای ئەوەی دۆخەکە لە ئێستادا هێوەربوونەوەی بە خۆی بینیوە، بەڵام تەواوی خێزانە ئاوارەکان نەگەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان. بەرپرسانی ناوچەکەش دەڵێن قەرەتەپە بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراوە و هیچ مەترسێکی لەسەر نەماوە. داواش لە خێزانەکان دەکەن بگەڕێنەوە. و دەور و پشت قەرەتەپە پێشمەرگە هێنە پێشمەرگە گردیێسی داعش الحەمد شکر نییە. ئەم عالەمە ڕاکردێ لە بەلاش هاوباری پێشمەرگە هەوڵمانە هاوکاریەکەین شەو هەتا بەیانێ و ڕۆژ وە شەو هاوکاریانەکەی وەسای خوا پێشمەرگە پڕ دەورمانە. هەموو پێکاتەکانی قەرەتەپە پاڵپشتی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دووپات دەکەنەوە و هەرکو خۆشیان ئاماژەی پێدەکەن ئەگەر پێشمەرگە نەبوایە ئەوە ئێستا ناحەکە لە ژێردەستی داعشدا بوو. با کۆنتڕۆڵکردنیشی چەندین ناوچە دەکەوتە مەترسیەوە چونکە تەنها چەند کیلۆمەترێک دوورن لە یەکەوە. عالەمەکە لە هیچ خۆڕاییسە دەرچووە قەرتەبەی چۆڵ کردەوە لە وەسایی سەر پێشمەرگەوە قەرتەبە لە هەموو لایەکە کۆنتڕۆڵ کریایە لەخوا بە زیابی حتا تاتران و ئەو دیم تاتران حتا بڕاتە نارێنیش کۆنتڕۆڵمان کردیە. قەزەی ئیداعش لە منتەقەیە ماوەی کەموکوت مایە ئەوشە خەڵکی منتەقەکە نییە بێژی داعش هاتیە لێراکە خۆی هین خۆی کردیە هیچ شێوەیەکی نییە. هێشتا شوێنی تەقینەوە خۆکوژیەکانی ناو ناحەی قەرەتەپە پاک نەکراونەتەوە بۆ پێی شارەوانی هیچ ئەمریکی نەماوە. هەرەمەش ڕێگا خۆشکەرە بۆ ئەوەی خێزانە ئاوارەکان ترس و دڕڕاوکیان لەلا دروست بێت و نەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئەنجومەنی ناحەکەش داوای هاوکاری لە ئیدارەی گەرمیان دەکات بەمبەسی پاکردنەوەی پاشماوەی شەڕەکان و شوێنی تەقینەوەکانی بەردەم فەرمانگا حکوومیەکان. ئێمە تەمەنامانەوەیە و دایمەن ئیتصالمانەیە لێ ملەتا و لێ حیزبەکانە پیانەڵێن بەشکەمە ملەتە بتوانن بگەڕێن و حتا ئەم نەختێ منتەقەکە ئاوەدانەوە بێ و هیچ مشکلێتیانە مێنێ ئینشاءالله. بارودۆخی ناو ناحەی قەرەتەپە هێوربوونەوەی بەخۆی بینیوە چونکە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە تەواوەتی ناوچەکەیان کۆنتڕۆڵ کردووە کەچی تا ئێستا ئەو خێزانانەی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی شەڕ و پێکادانەکانەوە ناوچەکان بەجێهێشتووە بە تەواوەتی نەگەڕاونەوە ناو ناحەکە. هەر بۆیە هێزانەکان ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی ئەو خێزانانە بگەڕن و بۆ شوێنەکانی خۆیان. دیارجەمال نارتی ناحەی قەرەتەپە. گۆڕانی کەشوهەوا و نزمبوونەوەی پلەی گەرما و بارانبارین ژیانی ئاوارەکانی لە هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی سەخت بردو. ئاوارەیەکی کەمپی بەحەرکەی نزیک هەولێریش بە هۆی ئەوەی دوو منداڵی کەوەندامن لە بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبات. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە و بارینی بارانژیانی سەختی ئاوارەکان لە کەمپەکانی هەرێمی کوردستان دژوارتر دەبێت و نەهامەتیەکانیان ئەوەندەی تر زیاد دەکات. هاوڵاتێکی ئاوارە کە ئێستا دانیشتووی کەمپی بەحرکەی شاری هەولێرە بەهۆی هەبوونی دوو منداڵی کەمەندام ئەوەندەی تر ژیانی ئاوارەی سەخت بووە و وەک خۆی باسی دەکات هیچ شتێک نەماوە کە ئومێد بەخش بێت بۆی. ئێستا کە سەرەتای وەرزی بارانبارینە و لە کاتی بارینی بارانێکی کەمیش خێمەی خێزانەوارەکان پڕ دەبێت لە ئەو هاوکات تا ئێستاش وەک ئاوارەکانی کەمپی بەحرکە باسی دەکەن نەوت و سۆپاشیان پێ نەدراوە. ژیانمان گەلە زەحمەتە لێرە یعنی نەموساعەدەتەکە ئەوە زستانە و بارانە و ئەگە بابێت خێمەمان هەموو دەڕۆخێ لە سەرمان. ئەوە من بە خۆم دوو کیژی معوەقمەیە نە ڕاتبەک مەرکەزی نە مەحەلی یعنی ناتوانم بڕۆم ئیشش بکەمەوە بالات دەفرۆشم تەماشا بالاتێک دێ موساعەدە دە کابرایە کلۆمان غەرات دەنێری لە باتی بدەم بە فەقیر خۆیان دزین دەکەن هیچ چارەسەرێکمان نییە. هێشتا شەڕ لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بەردەوامە و تا ئێستاش چەند ناوچەیەک لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا ماونەتەوە. بەم هۆیەشەوە هاوڵاتیانی ئەو ناوچانە لەسەر ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بوونە و لە ئێستادا لە کەمپەکانی هەرێمی کوردستان نیشتەجێکراون. هاوڵاتی ئاوارەکانیش لە چاوەڕوانی ئازادکردنەوەی ناوچەکانیانن تا لە ژیانی سەختی ئاوارەییدا ڕزگاریان ببێت و بچنەوە سەرماڵ و حاڵی خۆیان. ئەم هاوڵاتیانەی کەمپی بەحرکەش داوا دەکەن لەم وەرزەی سەرما و سۆڵەدا کەرەڤانەی تایبەتیان پێ بدرێت لە بری خێمەکان.
والله وزع خراپێرە گوتیان کەرەوان دێنی کەرەوان نیناوێ هەم باران دەبی هەموو ئاو دێ ئستا هەموو ئێرە ئابووە فول ئابووە ئەو مارێ منی ئابووە ئیشە نییە ئێرە بەخوا ئیشە نییە ئێرە ئێمە واتن ئێمەش کوردمە ئێمە کاکەی ئێرە شەبەکە ئێرە هەموو دەگمان دایە لۆ کوردی دەبی ئەوادێ بسەرمانە کەرەوان مایمەدۆ یا کەرەوان مەدۆ یا حەلێک بکە لۆمان با بگەرم لۆ جێی خۆمان لۆ لەسەر مالی خۆمان لەگەر باشترە بەشەیەک لە ئاوارەکانی ناوکەمپی بەحرکان ڕۆژانە لە دەرەوەی کەمپەکە کار دەکەن ئەماش بۆ سوکردنی ئەو بارە سەختەی بەهۆی ئاوارەیەوە کەوتۆتە سەرشانیان بەڵام گلەیی ئەوە دەکەن لە کاتی کارکردنیان ئەگەر درەنگ بگەڕێنەوە ئەوە لەلایەن سەرپەرشتیارانی کەمپەکە ڕێگەی چوونە ژوورەوەیان لێ دەگیرێت. بێسون خدر NRT هەولێر. لە ئێستادا قەیرانی دارایی هەرێم و شەڕی داعش بۆتە باسێکی گەرمی نێو هاوڵاتیانی کوردستانەوە بەتەش تەنها دانیشتوانی شارەکانی نەگرتۆتۆ بەڵکو بەشێک لە دانیشتوانی گوندەکانیش دەڵێن لەگەڵەوەی سەرقاڵم بە کاروباری ڕۆژانیانەوە بەڵام شەڕی داعش و قەیرانی دارایی لەلای ئەوانیش خەمێکی گەورەیە. شەڕی نێوان پێشمەرگە و چەکدارانی داعش قەیرانی دارایی هەرێم و دواکەوتنی موچە لە گرنگترین باس و خواسەکانی ڕۆژانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام ئەم باس و خواسە گەرمانە زۆرتر لە ناو شار و شارشکەکانە و تا ڕادەیە گوندنشینان دوورترن لەو بابەتانە ئەوەش بەهۆی سەرقاڵی زیاتری گوندنشینان بە ئیش و کاری ڕۆژانە بەڵام گوندنشینان دەڵێن شەڕی داعش و قەیرانی دارایی هەرێم خەمی هەمووانە ئەو شەڕ و ئاژاوە بۆ هەمومانە ئێمە خۆمە هەمومان ئەو شەڕ و مشکیلە ئەوە پیا بووە بۆ ملەتەکەی ئێمێ ئارێوەڵا ئەو ناخۆشیە لۆ هەموویە ئەدی ئەو ئاوارە هەمووی هاتە ئەو شارەی جێوڕێنیە هەمووی قوربەسەر بووە و دەربەدەر بووە و ئەی خۆش نییە کاکە. ئەگەرچی دوای 22 ساڵ لە حکومڕانی کوردی تا ئێستا نەتوانرا وەک پێویست خزمەتگوزاریەکان بۆ گوندەکانی هەرێمی کوردستان دابین بکرێت بەڵام ژیان لە گوندەکان بەردەوامە و گوندی دارەبەنی سنووری هەولێریش وەک هەر گوندێکی دیکەی کوردستان لەگەڵ هەڵاتنی گزنگی خۆر کارکردنی دانیشتوانەکەی دەست پێ دەکات. ژنانی گوندەکانیش کە هەر لە کۆنەوە هاوشانی پیاوان کاری دەشت و دەر و هاوکات ماڵەوەش دەکەن بەشێک لە ژنانی گوندی دارەبەن دەڵێن زۆری سەرقاڵیان بە کاری ڕۆژانە وای کردووە کەمتر ئاگیان لە بارودۆخی ئەمنی و سیاسی بێت. سێرەکمانێ لە خۆ بەخێو دەکەن و فەلاعاتیمان نییە و من داردەچنە مەتکەبێ و مادەشتە چکەین سمای نهارەستین نوێژێ خۆ دەکەین و سێنانان دەکەین و من دارێ خۆمان دەشۆین دەنێری نەمەتکەبی نانیان دەدەین و دەوترێت پێشکەوتنەکانی شار ڕنگدانەوەی بەسەر گوندەکانیشەوە هەبووە ئەوە ژوای کردووە جیاوازی کاری شار و گوند بەرەو کەمبوونەوە دەڕوات بەتایبەت لە ئێستادا بەشێک لە گوندنشینان وەک دانیشتوانی شار فەرمانبەری حکوومەتن سەرڕای هەموو ئەوانە کێشەی خوێندن وەک چۆن تا ئێستا لە شارەکان چارەسەر نەکراوە لە زۆربەی خوێندنگەکان دوودەوام و لە هەندێک شوێن سێدەوامیش هەیە گوندەکانیش بە هەمان شێوەن. وڵا زۆربەی یعناو شار دەرس شتەکانیان دوو دێژ ئیمە کورتە هیستێ ناکەین یعناو دەرسە شتەکان هیواداهێنەوە کشار دەرسەکانمان بۆ دێژ بکەنەوە و بەیاخمان زۆر باشتر پێ بدەنەوە کشار. بەهۆی ڕووخان و وێرانکردنی زیاتر لە 5,000 گوند لە هەرێمی کوردستان لە سەردەمی ڕژەمی بەعسدا دواتر ئاوەدان نەکردنەوەی ئەو گوندانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە ڕژەیەکی بەرچاو گوندنشینان ڕوویان لە شارەکان کرد و مانەوەیان لە شار هەڵبژارد بۆ هۆیشەوە زۆربەی گوندەکان ڕوویان لە ناوچوون کردووە لەگەڵ ئەوەشدا بەشێک لە گوندەکان سەرڕای نەبوونی خزمەتگوزاری مانەوەیان لە گوندەکان هەڵبژاردە و ڕۆژانە ژیانی ئاسایی خۆیان دەکەن. شێمە جاف NRT گوندی دارەبەن هەولێر. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کێشە کۆمەڵاتیەکان یان زیاتر کردووە بە پێکەوە راپۆرتێک لەسەر خراپ بەکارهێنانی مۆبایل لە قەزای دەربەنی خان ببینین. گرفت و لێکەوتە کۆمەڵایەتەکانی مۆبایل تەنها بە خراپ بەکارهێنانی مۆبایل و ئامێرەکانی تری پەیوەندیکردنەوە نەوەستاوە بەڵکو لە ئێستادا بەهۆی کڕین و فرۆشتن بە مۆبایل و سیمکارتی کۆمپانیەکانی پەیوەندیکردنەوە ئەو کێشانەی بەهۆی مۆبایلەوە ڕوودەدەن بەردەوامە و ڕۆژانەش ڕووی لە زیادبوون کردووە بە جۆرێک بەپێی ئامارەکانی پۆلیس لە سەرەتای ئەم ساڵەوە تەنها لە دەربەندی خان 22 هاوڵاتی لەسەر خراپ بەکارهێنانی مۆبایل دەستگیر کراون و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە مۆبایل فرۆشەکانیش دەڵێن ڕۆژانە لە بازاردا لەگەڵ هاوڵاتیاندا ڕوبەڕووی چەندین کێشە دەبنەوە لە کاتی مامەڵەکردن بە ئامێرە مۆبایلەکانەوە هەر بۆیە ڕەخنە لە دادگاکان دەگرن کە لە کوردستاندا یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل وەک پێویست کاری پێ نەکراوە. کێشەی کڕین و فرۆشتن لە نێوان مۆبایلەکان و لە نێوان ئێمە خەڵکە هەنێک تاریکایی پێوە دیارە بۆ نمونە ئێمە مۆبایلە کەسێکە کڕین نازانین ئەو کەسە ئەم مۆبایلە هی خۆیەتی یاخود هێناوێتی یا بردوێتی لە کەسێکی تر زیاتر ئێمە ئێستاکە کە ئەو مۆبایلانە ئەی کڕین
حەزەکەین کابرا کارتۆن و ئەو شتانەشکە کە مۆبایلێک بیبا کابرا کارتۆنەکەی لەگەڵان نییە ئەمانوێت کارتۆن چکە کارتۆن سڕیار نمبەری لەسرە کۆمەڵیە مۆبایلی شێ لە ڕێگەی ئەو سڕیار نمبەرەوە دۆزرێتەوە. زیادبوونی گرفتە کۆمەڵایەتەکان و بڵاوبوونەوەی تایبەتمەندیەکانی هاوڵاتیان لە ڕێگەی مۆبایلەوە و دزین و فرۆشتن و ساختەکردن لە ئامێرە پێشکەوتەکانی مۆبایلدا هەموو ئەو گرفتانن کە ڕۆژانە بەشێک لە کێشەکانی بازار پێک دێن و دواتر بە زیانی هاوڵاتیان کۆتایی دێت. پۆلیسی دەربەنی خانیش سەرڕای خستە ڕووی ئاماری ڕووداوەکانی خراپ بەکارهێنانی مۆبایل داوا لە هاوڵاتیان دەکات هۆشیارانەتر مامەڵە لەگەڵ ئامێرەکانی پەیوەندیکردنا بکەن چونکە زۆر کات بە زیان بەسەریاندا دەشکێتەوە بە تایبەت لە ئێستادا کە ژمارەیەکی زۆر ئامێری مۆبایلی پێشکەوتوو لە بازاردایە. داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەن کە مۆبایل شتێکی باشەکرد باش بەکاریبێنی دواتر ئەگەر خراپ بەکاریبێنی بە سەرتا دەشکێتەوە و ئەنجامی خراپی دەبێت. لە سەرەتای ئەم ساڵدا لە ماوەی دەمانی ڕابردوودا بە پێمادەی دووی خراپ بەکارهێنانی مۆبایل 46 سکاڵا تۆمار کراوە لە کۆی ئەم 46 سکاڵا 22 کەس دەستگیر کراوە دواتر بە کەفەلەت ئازاد کراوە و 5 تۆمەتبار نادیارە و 14 پەڕاومان ئیحالە کراوە. ئەگەرچی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دۆسیەکانی دادگا سەبارەت بە خراپ بەکارهێنانی مۆبایل کەمی کردووە بەڵام بە بەراورد بە تەمەنی بڵاوبوونەوەی ئەم خزمەتگوزاریە لە کوردستاندا بە وتەی پۆلیس هێشتا ئامارەکان و کێشە کۆمەڵایەتەکان زۆرە بۆیە وەک بەرپرسانی پۆلیس دەڵێن بنبڕکردنی ئەم گرفتە تەنها بە یاسان ناکرێت بەڵکو هۆشیاری هاوڵاتیانی پێویستە بە تایبەت لە کاتی ونبوون و دزران و فرۆشتنی ئامێرەکانی مۆبایلدا. بابان نورێن ئارتی دەربەنی خان. جارێکتر گرنگترین سەردێڕەکانتان بەبیردێنینەوە. کەمێک بەر لە ئێستا هێزەکەی پێشمەرگە گەیشتە کۆبانێ و لە کاتی چوونیشیان تەقینەوەک لە کۆبانێ ڕوویدا و فڕۆکە جەنگیەکانیش بردومانی چەکدارانی داعشیان کرد. حکوومەتی سووریا ڕاگەیان ڕێگەدانی تورکیا سەبارەت بە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ پێشەلکردنی سەروەری خاکی سووریا و یاسا و بەڵێننامە نێودەوڵەتیەکانە. باشانجبوری ڕاگەاندژی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمە و لەگەڵ ناردنی پێشمەرگەشە بۆ کۆبانێ. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر لە خۆشیابن.